چاوداخستن لە کاتی نوێژکردنە بە ئیتیفاقی زانایان یەکێکە لە مەکروهەکانی ناو نوێژ. مەکروه یعنی باش وایە نەیکەی، ئەگەر بیکەی نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە، بەڵام لە ئەجری نوێژەکەت کەمەکە. هەندێکیش لە زانایان ئەڵێن چاوداخستن لە کاتی نوێژ و عیبادەتە جۆرێکە لە عیبادەتی یەهودیەکان. بۆیە ئاگادار بە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ خۆی لە هەموو بارودۆخەکان چاوی فڕێ ئەدا پێشی تەماشای شوێنی سوژدەکەی کرد، یان جار تەماشای پەنجەیەکرد لە کاتی شایەتمانە، وارد نەبووە چاوی دابخا لە کاتی نوێژکردنە. ئەمە خلافی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وارد بۆ لە ژیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە دەوروبەریە هەنێ جار هەنیە شت کە سەرنجی ڕاکێشاوە، وەکو پەردەیەکی دایکمان عایشە لە ماڵەوە ڕەنگاوڕەنگ بوو، کاتێ نوێژە کرد پەردەکە سەرنجی ڕاکێشا و خوشوعی کەمە کرد و وایە کرد لە نوێژەکەی بێئاگا بێ، فەرمی و دایکمان عایشە لای بە ئەلهەتنی عن سەلاتی، بەڵام نەهاتووە بێژە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی نوقاوە بۆ ئەوەی بۆ نمونە لە خوشوعەکەی و لە نوێژەکەی بێئاگا نەوێت. کەواتە تۆش لە هەموو بارودۆخێ کاتێ نوێژەکەی ئەگەر کێشەیەک نەبێ، ئەگەر پێویستیەک نەکات، تیشکێ سەری عەداتە ناو چاوتە زەعات چاوتەکە لەم کاتانەی کە پێویستە ئاساییە چاوت لە نوێژا بنووقی، بەڵام هەوڵ بدە هەتا ئەتوانی لە جێگەی نوێژ بکە شت سەرنجت ڕانەکێشێ، بۆی پێویست نەکە چاوەکان و دابخەی. سەلام عەلەیکوم.